بریا چند ڕۆژان لە مەلا عومەر لە ناوچەیەکێ گەلێک نزیکی هەولێرە و سەر بە پارێزگا هەولێرێ هەیە هەژمارەکە کوچکان یانژی سەگان ئێرش بریە سەر گەنجێک یانژی سنێلەیەکێ 15 ساڵی دەنجامێدا گەلێک بگرانی بریندار کردیە حەسەن تەمەنەوەی 15 ساڵە شەف بوویەوەکە ئەوی گوتیە سێ سەگان هێرش بریە سەر و ez dixwazim hîn dîmenan bibînin herçend deme hinekî şêlû kirin ji ber ku dîmen neyên hûsanîne ku kesek bişêtin evên ku neşên xînê bînin tehemûlê nakin lê birînayî jî bi rastî birîneke gelekê kûr e lê çendîn cihan serê wî birîndar kiriye ev dîmene yên Hesenin piştî ku sê segan êrij biriye ser em ev rûke li ber pirsiyar dilserevê mijarê axivin ڕۆژانە ne lê hinek cara heftiyane em min evan bûyeran dibînin ka çawa seg êrişî xelkê dikin di demekî da ku em bi bêguman ziyana van sayan naxwazin lê heman demê de kontrolkirina wana gelek ya pêwîst e ev rike berpirsiyar dilser vê meselê wî weke me got em dixwazin di nava berpirsiyara ev rûke da em behsa vê mijarê bikin ke çon kontrol bikirêt nek ew ke ziyan be segekان bigihînrêt demanewê li ser ewa qise bikin ke ew ke rûy dawe çî bûye çûn bûye û çî ekirêt bû ew dûxaneke ştêkî ewa rû bidat bû ew rû dawane çi rû edat ev ê çî bikirêt yekem kes legelman bibêt Hesen Osman e ew genceye ke tûşî ew hereşeyê bûye لەلایەن ئەو سەگانەوە دیسان برێز ئاشتی فەلەکە دین کاکەیەک و چاڵکڤانە مافی ئاژەڵانە ئەس دەخوازم ببیر بخەم و سبە پەرلەمانە کوردستانê xwandina ekê bû pêşeniyara yasa parastina mafê ajalan diket ev gelek pêk vegirêdayne li gel birêz Musa Mewlûd şahet hale ew kese bûye ku harî Hesen kiriye alîkariya wî kiriye bixêr bin zor zor spas danekem Aşî xan spas kak Musa kak Hesen bixêr bin spas danekem من لە کاک حەسەنەوە دەست پێ ئەەکەم با بزانین کە ڕووداوەکە چۆن ڕوویداوە اینجا گەڕێن بوو لای ئێوە زیاتر قسەی لەسەرەکەین کاک حەسەن سەلامەتی ئینشەڵڵا پێم بڵێ ئەوەی کە ڕوویداوە کەی بووە و چۆن بووە کاک حەسەن دەنگم دێت سەلامەتیە ئینشەڵڵا ئەتوانێت قسە بکەیت هێزت تیا هەیە باشە پێم بڵێ چی بوو کە ڕوویدا کەی بوو چۆن ئەو سەگانە پەلاماریان بۆ هێنای یان پەلاماری تویان داوە مەوزوع چوونێکن حەیوانی ئەو سەگانەش ئالا قاری بوون حیوانەکە لەکوێ بوو ئاقاری کام گوند بوو سەیانە غاریان مناندا ئیمە بوو بەس سەیەکان ئیمە نەبوو سە ئێوە خەڵکی کام گوندن ئەمە مەلاومار باشە حەسەن پێم بڵێ لەکوێ بوویت بەتەنیا بوویت چۆن بوو مەسەلەکە نا ئەمنەوە کوڕە بووین ئەمیش چوینەکن حیوانی پێکەوە ئەویش نوستە بوو ئەمیش گوتم دەچم حیوانەکەی دەجێرمەوە ڕاست ئەمیش چوم سێ سەی هار بوو پڕیمیاندا شتێک ڕوویدا پێش ئەوەی ینی ئەو سەگانە بێن بۆت شتێک ڕوویداوە مەسەلەن کو یعنی مەبەستم شتێک هەبێت کە ئەو سەگانە تووڕە ببن نا ئەو سەیانە سەی هار بوو هەر لەوێ وەستا بوون چەند دوور بوون لە ئێوە و هەستت کرد یعنی بۆ تۆ هاتوون بوو مەڕەکان بوو بزنەکان هاتوون نا لۆ من هاتن لۆ من چیان کرد ئەتوانی پێم بڵێیت غاری منیاندا ئەمنیان گرت باش کاک حەسەن
ئەوەی کە بینم ئەوەی کە ڤیددیۆم بینی هەرچەندە تۆزێ ئەوە کراوە لەسەر شاشە بەڵام ڤیددیۆیەکەم بینی برینەکان زۆر قۆڵن و زۆر تیژن یعنی ئەتوانی پێم بڵێت ئەوە چۆن کراوە و برینەکان هەمویان لە پشتە سەرت لە دەم و چاوە هەن یعنی ئەتوانی پێم بڵێت ئەوە چۆن بووە؟ ئەو سێقل بە سێقلانی گرتیان ئەتوانی پێم بڵێت ئەو کاتە چۆن بوو هەر نەتوانیت بەرگری لە خۆت بکەیت هیچت پێ نەبوو؟ نانە بەس دارم پێ بوو بە داریش پێ هیچم پێ نەکرا یعنی کەوتیتە سەر عەرز؟ ئەویش سەری گرتم یەکەم جارە لە سنووری ئێوە شتێکی ئاوا ڕوو بدات؟ نا سە زۆرە سەزبر و شتێ و سەیانە بەڕەلا زۆرە زۆرن بەڵام ئەوها هار زۆرن یەکەم جارە ڕووداوێکی ئەوها ڕوودەدات پەلاماری کەسێک بدەن؟ یەکەم جارە پڕیمیاندایە بە سە زۆرە یعنی لەو ئاقار و شتانە سە زۆرە یعنی ئەگەر سەیەک لەوێ بێ هەستان بە مەترسی ئەکرد؟ ئەمە جاران پێش ئێستا پێش ئەوەی کە ڕوویدا پێش ئەوە مەگەر ئەگەر چەند سەگێکت بینی با دەترسایت مەسەلەن یان خەڵک هەبووە ترساوە مناڵ ژن پیا و بڵێت ئەوانە پەلاماری خەڵکەدەن یان ئەمە یەکەم جارە؟ ئارێ وەڵڵا هەموو کەس ترسایە لە سەی بەس ئەو سەیانەوە یەکەمین جار بوو هەڵ لێم بکەن باشە ئەی چۆن ئەو سەیانە زۆر بوونە برسینەوە بە شەری باشە پێم بڵێ برینەکان ئێستا چۆنن لەکوێ بریندار بوویت کاک حەسەن؟ لە سەر و دەست و پشتوان هەموو چەند یعنی چەند تەقەڵە قولب؟ زۆرە تەقەرەکە زۆرە 80 تەقەرە 80 تەقەڵ؟ لەکوێن زۆربەی زۆریان؟ لە سەری زۆری لە سەریە ویتکەم و برینی گچکێ بەسە برینە زۆرە کام و لە سەریە ئەی ئێستا چۆنی سێ سەری گرتم و بەرینە دەدا چەند ساگ سەری تۆیان گرت تا باشم ئەوە کە ئەم نێگر بوو دوو بووم ئەوە کەیت کەشدای گرت و بەری دەدا باش لەگەڵم بمێنە کاک حەسەن سپاس دەکەم کاک موسا یەکێکی لەو کەسانێ ئەو کەسەیە نەکێکی لەو کەسانە ئەو کەسەیە کە بەهانای کاک حەسەنی چووە کاک موسا توانی پێم بڵێت چیت بینی خۆت لەوێ بوویت پێم بڵێ چۆن بوو؟ بەێ ئەمە پێکەوە بووینەکەن عیوانی بەڵێ ئەمە پێکەوە بووین سبەینێ زوو پێکەوە بووین لەگە عیوانی باشە عیوانەکان ڕۆشتن ئەو کوڕەگوتێ من دەچم عیوانەکان دەجێڕمەوە ئەمیش لە بەسێ بەرێپارمدا بووە وەختەکی بەسێ سەی تۆڕی پڕیاندایە ئەوە ساعت چەند بوو؟ ئەمیش هەدیتم سە پڕیاندایە زوو غارمدا سعات 20 دقە ئێوارە؟ 20 دقە سە پڕیاندایە ئەمە زوو غارمدا لێمدا چیت بینی؟ ئەزانم پڕیاندایە بەڵام چۆن بوو چیت بینیت؟ وەزعی حەسەن چۆن بوو ئەو کاتە؟ تۆزێک باس بکە ئەوەی کە بینیت بە چاوی خۆت چی بوو؟ زۆر خراپ ئەم ئەو کوڕان مەڕتوو بجێڕتەوە سێکان پڕیاندایە چەمە دیتم عەسەن هاواری دەکرد عەسەن هاواری کرد ئەمە زوو غارمدا سێکانم لە کۆر عەسەنی کردەوە حەسەن دەڵێ یعنی هەموو برینەکانی زۆربەی زۆری برینەکانی لەسەرین 80 تەقەڵ بەڕاستی زۆر زۆرە یعنی بەرێ برینەکان بە زۆری لە سەریتی بەرێ
برینەکان بە زۆری لە سەریتی برینەکان بە زۆری لە سەریتی قەتشتی ئەو هات بینیوە بە چاوی خۆت پێش ئێستا؟ ناخێر ئەو یەکەمین جارە ئەو کاتە هەست بە چیە کرد تۆش ناترسایت؟ بەێ ئەو یەکەمین جارە ئەوها ئەمن ئەمن ناوڵە نەدەترسام ئەمن پێم خۆشە بەڵام ئەمن نەخێر زۆر پێم خۆشە سوپاس بخوا کە لەوێ بوویت بەڵام یەکشت هەیە مەسەلەن سەگەکان بۆ تۆش نەهاتن پەلاماری تۆش بدەن؟ بەێ وچە من چم لۆکن عسەنی یەکێک لە بۆ من داهات ئەمن لێمدا هەرات ئەوجەکان کەم لە کۆر عسەنی کردەوە بە چیت حەسەن ڕزگار کرد یعنی چیت پێ بوو چۆن ئەوانت یعنی دوورخستنەوە ئەمە سۆندەکەم پێ بوو ئەمە سۆندەکەم پێ بوو لە سێکانمدا عسەنم لە بندەستی دەرهینە باشە زۆر جار شەوان مەسەل لە ناو هەولێر کە هاتوچوەکەین سەگ یعنی ئەبینین لەسەر جادە ئەبینین دانیشتووە بە دوای شتێکە ئاگەڕێ ئەمانە چۆن بوون ئەم سەگانە چۆن بوون ئەو سەگانە بەرەلانە تۆڕینە برسینە لە بە هەندێک پڕی عسەنیاندا بەێ باشە ئێستا وەزعکە چۆنە ئێستاش سەگ لەوێ هەن لە ناوچەی ئێوە زۆرن بەێ زۆر زۆرن سێکە ئەتوانی پێم بڵێت ئێستا مەسەلەن ڕەنگە لە ئیش بیت ئێستا لە ناو مەلاومەر لە دەوروبەری چۆنە مەسەلەن یەکێک بێت ئەیەوێ پیاسەیەک بکە بە ئۆتۆمبیل بێ بە پێ بێ چۆنە وەزعکە تایبەت شەوان نا بە پێیان خەتەرە بێتن بۆ خەتەرە بە پێیان نابی هات پیاسەی بکاتن ئاخە سەی تۆڕی زۆری لێ سەی برسیە یعنی ئێستا تو بە مناڵێت ئەگەر یەکێک شەوان بچێتە مارکێتێک یان پێویستیەک شتێک هەبێ ناتوانێت بە پێیان هاتو چوو بکە؟ ناخێر دەبیلا بە سیارە ئێستا ئێوە چۆن خۆتانە پارێزن مەسەلەن کە پێویست بەوە بێ سیارەت پێ نەبێت چۆن خۆ دەپارێزی ئەمەش دەبی بە سیارەی هاتوچووی بکەیت باش لەگەڵم بمێنە کاک موسا ئەمە قسەکان وەرگرمەوە جارێکی تر زۆر زۆر سپاس ئاشتیخانمان لەگەڵام ئاشتیخانیش زۆر یەکێکە لەو چاڵکوانانەی کە لە مافی ئاژەڵان لە بواری ئاژەڵان زۆر کاری کردووە بوو مەسەلەی شەڵتەری هەولێریش ئیشی کردووە ئێستا خەریکن لەگەڵ ژمارەیەک لە پەرلەمانتەرانی کوردستان پێشنیارە یاسایی پاراستنی مافی ئاژەڵیان پێشکەشی پەرلەمان کردووە بریارە سبەی خوێندنی یەکەمی بۆ بکرێت یەکەم شت ئاشتیخان من ئەزانم ئەوەی کە ئەبینم ئێستا خۆت سەگڵ لە ماڵەوە هەیە خۆزگەیوانەی دوێ ئەوانەی پێش چەند ڕۆژیش وەکو ئەوان بێن ئەتوانم بزانم لە ئێوەوە چیوە لە سەگەکە کە ببێ بە هەڕەشە بوو سەر مرۆڤ یان وا بکات کە پەلاماری مرۆڤ بدات؟ باڵە سەرەتا سڵاوێکی گەرم و هیوای چارەسەری بۆ کاک حەسەنی نابوو دەخوازم هیوادارم بە زووترین کات چاک ببێتەوە و ئینشەڵڵا سەلامەتیە و دواناخۆشیەتی بەداخەوە کە ڕووداوێکی وا ڕوویداوە هەڵسەنگاندنی کەسایەتی سەگ ویان ئاژەڵ لە دوورەوە زۆر زۆر زەحمەتە تۆ مەسەن هەڵی سوێنگێنی بۆچی وا بووە یان مەسەڵەن بۆچی ئەو کاردانەوەی کردووە بەڵام ئەگەر بەم حەدەسە سێرکەی یعنی کۆمەڵێ شت هەیە نادیارە لەم مەوزوعەیە بۆ نمونە کە قساکەن زۆر وازح نین لەم تێگە چۆنە مۆزوعەکە ئەڵێ سەگی برسی باشە سەیرە سەگەکە بۆچی پەلاماری مەڕێک نادا بۆچی پەلاماری مرۆڤێکەدا لە سەرەتا من هەرگیز پشتی سەگەکە ناگرم لەم مەوزوعە بێگومان یەکەم جار مرۆڤ دوای ئاژەڵ با بڵێن ئێمە
لەسەر گۆی زەوی بەڵام لێرەش ئایا سوالەکە ئەوە نییە بۆچی یەکەم جار پەلاماری مرۆڤەکەیدا ئەوە بۆ ئەوان ئاسانتر نەدەبوو مەڕێکیان بخواردبایە باشە ئەم مەسەلەی برسی سوالەکانی تر با کەسی پسپۆرتر لە من وەڵامی تێگەم مەبەستم ئەوەیە بزانم چ و کارێک هەیە واڵە سەگەکات پەلاماری مرۆڤدا سەگی هاربوونمونە ئێستا یعنی شەرت نییە زۆر جار سەگ برسیش بێت هەنێک جار هەیە ئێستا یەکێک بچێ 6 سەگ پێکەوە بینە بەڕاستیە ترسێ یعنی پیاوە ترسێ بچێ ینی سەگ بووچی پەلاماری ئینسانەدا بەڵێ زۆربەی جاران کە دەبنە گروپ یعنی سەگەکان کە زۆر دەبنەوە عادەتەکان وەکو پاکێک پێک دەهێنن کە ئەو پاکیان پێکهێنا فطریاتی سەگ ویان هەر ئاژەڵێکی مابڵێن وەکو گورگ و سەگ و ئەو ئاژەڵانەی لەو خانەیە پێکاتون دانێ بڵێن ئەو شوێنە هی ئێمەیە و بەتابەتی ئەگەر ڕابردووی ئەو سەگانە پڕ بوو بێ لە تونند و تیژی ئەوە لەگەڵ فطریاتیان پەرە پێدەگات و یعنی وا دەکە کە زیاتر حەزەر بن و زۆر ئەگرسیڤ من بەرامبەر بە مرۆڤ باشە زۆر جار دەبینی پەلاماری ئاژەڵیش دەدەن ئەگەر بێت و ئاژەڵەکە بۆ نمونە تاک بێت ینی یەک مەڕ بەیان یەک بزن بێ ڕەنگە پەلاماری ئەوانیش بدەن بەڵام وەکو پێم گوتی زۆر سەختیان ئێستا بۆ من نییە لێرەوە هەڵی بسەنگێنم بۆوانە بۆ بەڵام دڵنیات لەکەمەوە سەگی کوردستان 99.9 تووشی تونند و تیژیە بن هەر لە تووتکەیەوە یانەوە بەردیان تێگرن کلچانە بڕن جوانە بڕن هەواریان لەسەرەکە نووس و ئاوی پیاداکە و ڤیددیو ئەگرێت و بڵاوی ئەکاتەوە ئەمەش ڕەتفعلی لە دروستە بێزان چۆن تا ئەگاتە ئەمڕۆ باشە ئاشی خان بوو مەسلەی لایانی بەرپرسیار چونکە بەرنامەکەم بەرپرسیارە هەنێک زۆرۆفی خاصی قایمقامی دەشتی هەولێر هەبوو جوان خان نەیتوانی بێت سەرۆکی شارەوانی ئامادە نەبوو بێتە ناو بەرنامە قسە بکات بەڕێوەبەری ناحەیە کەس نەزان ئیشێکی تایبەتی هەبوو زەرفێکی صحیح هەبوو ئەویش نەیتوانی بێت بەڵام لە پەرلەمان خەریکن لەگەڵ ژمارەیەک لە پەرلەمانتەران خەریکی یاسایەکی بوو پاراستنی مافی ئاژەڵ چونکە چەند ڕووداوێکی ئەوها بەڕاستی یعنی جێگای داخە کە ڕووداوێکی ئەوە ڕوئادا بەڵام هەموو چاوەچێتە سەر ئەوە کە ئەبێ ئەو ئاژەڵانە بکوژرێن ئەبێ نەمێنن اینجا بە هەنێک جار ینی زۆر دوور لە ئینسانیەت ئەکوژرێن ئێوە دەتانەوێ بەو یاسایە چی بکەن چ بگۆڕن بەڵێ ئێمە بێگومان ئەم یاسایە کە ئەم پێشنیار کرا زۆر سپاسی ئەندەمانی پەرلەمانەکەم بە تایبەتی لیزاخانی خوشکم و سەرۆکی پەرلەمان ڕێوازخان کە ئەو فرسەتیاندا بە ئێمە کە کۆمەڵێک بڕگە بدەین بە پەرلەمان و ئەوانش کۆمەڵی یاسایان داڕێشت بوو تایبەت بەو ئاژەڵانەی کە نزیکن لە مرۆڤەوە بە تایبەتی سەگ و بە تایبەتی ئەو سەگانەی کە با بڵێن بێماڵن بێخاوەنن لەم یاسایە هەوڵ دەدرێ بۆ هاوسەنگی ڕاگررتنی مافی مرۆڤەکەش و مافی ئاژەڵەکەش تەنها بە ئاژەڵەکە نییە لێرە کۆمەڵێک یاسا هەیە کۆمەڵێک بڕگە هەیە لە یاساکە کە بریتە لە پاراستنی هەم مافی ئەو و هەم تەندروستی مرۆڤ و هەم پاراستنی تەندروستی ئاژەڵەکەش لە هەمان کاتدا باش لێرە تەفاسیلەکە زۆرە نازانم تا چەند گونجاو لێرە باسی بکەم مەبەستمەوەی بزانم هەیە کە باسی بکەم باشێنە دەچێتە بۆ تێگەم ئەوەی کە دەتانەوێ مەسەلەن بۆ سەگی ئێستا ئەوانەی کە بەڕەڵان برسی بن هار ببن نەخۆش بن لەژێر فشاری تونند و تیژی ئەوان لێ هاتبێ لەم یاسایە ئەگەر هاتوو دەنگی لەسەر درا و خوێندنی یەکەم و دوایین بکراوە هەمووی کرا یعنی چی ئەکەن چارەنووسی ئەم ئاژەڵانە چییە بێ وەکو سەگێکی بەرەڵا بوو نمونە ئۆکەی بە تەسەووری من سەگی سەرجادە دیاردەیە و خەڵک دەبێت فێربێ لەگەڵی بژی بۆ نمونە دەبێت بەرنامە هەبێت کە سەگێک بۆ دێت تۆ چۆن خۆت بپارێزی بەس بە هاوشانی ئەوەش کۆمەڵێک پرۆسیجەر هەیە کۆمەڵێک هەنگاو هەیە و حکوومەت خەریکە هەنگاوی بۆ دەنێ بۆ نمونە لە زاوزەیان دەخە بۆ نمونە ڤاکسینیان بۆ دەکە بۆ نمونە ئەو سەگانەی کە نەخۆشی گوێزراوەیان هەیە بۆ مرۆڤ یا ئەوەتە لە شوێنی تایبەت چارەسەر دەکرێنیان ئەوە تا زۆر دڵم دێشە و قسەیە دەکەم زۆر دڵم دێشە بەڵام ئەگەری هەیە بنوێنرێن ئەو ئاژەڵانە تەبان ئەوەش لە ژێر کۆمەڵێک چاودێری پزیشکی دەکرێتن و لە هەمان کاتە
کۆمەڵە شوێن پێشنیارمان کردو کۆمەڵە شوێنیش بکرێت بۆ ئاژەڵانەی کە خاوەن پێداویستی تایبەتن ئێمە وەکو هەولێر 600 سەگمان لە خۆوە گرتووە لە هەولێرە کە بە سەختیەکی زۆرە تێپەڕن تا خواردنیان بۆ دابین دەکەین تا چارەسەری پزیشکیان دەکەین ئایا ئەمە چارەسەرە بۆ ئەمڕۆی هەولێر نەخێر ئەمە هیچ بێ شێوەیەک چارەسەر نییە چارەسەر ئەوەیە کە دەبێ ئەمانە هەموو نەزۆک کرێن لەژێر با بڵێن چاودێری ڤێترێنەری لەژێر چاودێری تیمی محافەزە و هەمویان ڤاکسینی تایبەتیان بۆ بکرێ ئەنجاش لە شوێنی خۆیان دابنرێن و خەڵکەکەش دەبێت فێر بێت کە چۆن تەعاملیان لەگەڵ بکات دوورخستنەوەیان کاتیە چونکە ئەم سەگانە کە بە گرروپێک لە شوێنێک لا دەبێت گرروپێکی تر شوێنی دەگرێتەوە لەبەرەوەی ئەمە سروشتە هەم زۆربەی وڵاتان بۆ تێپەڕی بوونە بۆ نمونە تورکیا بۆیان تێپەڕی بووە ئێستا تورکیا زۆر بەدەگمەن دەبینی شوێنی سەگ بگۆڕنەوە لەبەرەوەی تۆ ئەگەر گرروپێک با بڵێن 30 تا 40 سەگ لە شوێنێک و بیبێتە شوێنێکی تر هیچ لە مۆزوعەکە ناگۆڕێ ماوەیەکی ترە دیسان شوێنیان سەگی ترەگرێتەوە بەڵام ئەگە لە شوێنی خۆیان زاوزیان لە زاوزیان بخەی ئەوانەی کە نەخۆشی گوێزراوەیان هەیە واخت ئەوانەی بە هیچ شێوەیەک تەندروستین کە لە کۆمەلگا بن چارەسەری بۆ بکرێ بۆ سەگانە شوێنی خۆیان منۆ زیاد ناکەن و سەگی تری شوێنیان ناگرێتەوە ئەمە تەنها ڕێگەیە کە دەبێ بکرێ تەسەور دەکەم ئەو یاسایش پشتگیری بکاتن باشە ینی ئێستا و خەڵکێک ئێستا لە مەلاومەرن ئەڵێن بەڕاستی ئەترسین شەوان ناتوانین بچینە دەرەوە ئەبێ بەسیارە بێ ناتوانانی پیاسەیەک بە پێ بکەیت ناتوانین بچیتە مارکێت تۆ ئەڵێیت وەکو چاڵکوانێک پاڵپشتی یاسایەک ئەکەن شێڵتەریشتان هەیە ینی ئەو خەڵکە چۆن نەبێت تعاملی لەگەڵ بکات چۆن نتوانن مەسەرەن تۆزێ مناڵەکانیان ئیتر ترسیان تۆزە لەسەرکەم بێت بێگومان نەبوونی ئەمان ناخۆشترین هەستە من لەگەڵ تام هەموو کەسێکی وەکو منیە بزانێت چۆن تەعاملی لەگەڵ بکە و چاوەڕێش ناکەم هەموو کەسێک وەکو من بێت تەعاملی لەگەڵ بکە بەڵام شەهیانگیان ساڵانێکی زۆر دوور و درێژەم سەگانە دەکوژرێن بە شێوازی جیاواز یا ئەو تا تاکە کەسە یاخود حکوومەت بڕیاری داوە باواقع ئیبین وایە ئایا ئەمە چارەسەر کراوە تا ئێستا ئەمە حل بووە نەخێر حل نەبووە ئێستا هەولێر يعني تنسيق واخرين تنسيق كتير دروس دكن لان رخلاوي كنا دولتيو كدي حملات من بودكا اگر رخراوا كاس ها سرداني محافظ شيكرت بيتو ام بروجي بكاتن يعني حملات بابلن 1000-2000 صق ليك حمله دكاتن بيتو ام بكا بو شاري هولير اما تشينا ناو رخراوي او اي كسر بصحي عالميه ك بهاي كتير بشاري هولير ددا بالنسبه شونتي تعامل بداخوا حاليا اما ديار ده يعني من شاورناكم اما شتيك بروجك ودوروش حل ببه امشت دبوايا 10 سال پیش است ایشی لسر کرابا 5 سال ما شلتر ماندان 4 سال شلتر که هي هر هاوار دکین هر سردان دکین هر کوبونو دکین کاک نزوک کردن دست بکن امرو یک ساگک نزوکی تو ریگه دگری لدایبونی 20 تا 30 ساگ لسالکا باشا خوشبختانه يعني حكومة هاتوتا خط وهنقاودن بس اما هنقاوانا يعني شون دبي يعني اما درجة كيشة بوي هنقاو يعني بوي اشتك بالانس بده زاني ما في اجالة كشبه ما في مروفة كشبه يعني دبي هنقاوي راس جبه كرنا بيت يعني فانا بو كشتم بربيش وكوكر نوان ليك شوينا كارثة ليكتو يعني فيروس صقا كان امرن يعني او استا يعني اگر استا من او برسياره بكم او سگانه هم ليك شلتر كو بكرينوا باشنيه خرابه بيگومان اما تجربه مان هيا زور بسختي تيپارين سليمانيش تجربه هيا اگر اما دروز بويا دبوال همو جهانا جبجه كرابا بس لهيج كونيتو هم مستقل شوينكا كوبكيتو شايان كان تيگم زور سخته اما يعني حكومات بجدي ناتوانێت تەمویلی ئەو مەشروع بکات بۆچی يعني بەس سەگەکان لە کۆڵ کەنەوە لێ فرەدەی ناکرێ زۆر سپاسانەکەم ئاشتی خان حەسەن چونکە خۆت تووشی ئەو مەترسیە بوویت خۆت ئێستاش برینداریت قسەکەت چیە لە کوتاییدا مەسەلەن پێم بڵێ داوایەکت هەیە لەلایەنی بەرپرسیار بوو مەسەلەی ئەو سەگانە بس او داوامي او السنه لا ملامر لهد زيش نميني يعني خۆت ڕەفیق نیت لەگەڵ سەگ پێش ئێستاش ڕەفیق نەبوویت هاوڕێ نەبووت سەگت خۆش نەویستووە سەگم خۆش ویستووە بە سەگی ئەو هار نا تێگەم يعني سەگی هەر لا ببەن یان هەموو جورە سەگێک لا ببەن هەموو زۆر سەگێک هار بی و هار نەبی و لا ببەن تمام تێگەشتم
زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاک موسا بەڕاستی ئەگەر لەوێ نەبایت یعنی تو هەستەکەیت ئەگەر لەوێ نەمایت کاک موساوە دوایم پرسیارم بێ بۆ ئێوە شتێکی تر خوانەکە بەسەری حەسەن دەهات کە خراپترە بوو بەێ وەکو چی پێم بڵێ مەترسی لەسەر ژیانی دەبوو وازیان نەدەهێنا ئەو سەگانە ئەگام لێ نەبا بەرێ وازیان لێ نەدەهینە ئەگەر لەوێ نەبایت چیە بوو خوار حمی کردایەوە احتیمال بە بیان خواردبە زۆر سپاس دەکەم کاک موسا زۆر سپاس کاک حەسەن سەلامەتیە زۆر سپاس سێکان تۆڕینە برسینە لە بە تێگەم زۆر سپاس ئاشی خان زۆر سپاس بۆ ئێوەش سپاس بە هەواژی یعنی یەک شت هەیە ئەبێ بیڵێن ئەم زەویە چۆن شوێنی ئێمەیە شوێنی ئەوانیشە بەڵام ئەبێ ئەو شتە کۆنتترۆل بکرێت کە نەتیجەی ئاوای لێ دەرنەچێت سەگی بەرەڵا لە هەموو شوێنێکی جیهان هەیە بەڵام ڕەنگە ڤاکسین کرابێت نەخۆشەکان لا برێن یان لە کومەلگا دوورەخرێنەوە شڵتەریش وەکو ئاشتی خان دەڵێت کەەوە چەندین ساڵە لە بوارایشەکە چارەسەر نییە پارەیەکی زۆریشە بوو سەر حکوومەتیش اینجا بەڵام نەزووکردنیان چارەسەر ڤاکسین مەلایانی پزیشکەوە هەمویان گرنگن سبە پەرلەمانی کوردستان ڕۆژە یاسایەک پێشنیارە یاسایەک خوێندنەوەی بوو دەکرێت ڕەنگە تۆزە لە وەزعەکە بگۆڕێت سپاس بەوە ئەبەر پرسیارەیە